سڵاوتان لەبێت لە سەر دۆسی تیرۆرکردنی ڕۆژنامەنووس کاوەگەرمیانی ئەمڕۆ مەحموود سەنگاوی بۆ جاری سێم دەچێتە دادگا. پارێزەرێکی دۆسی تیرۆرکردنی ڕۆژنامەنووس کاوەگەرمیانی کە نەیویست ناوی ئاشکرا بکرێ بە هێنارتی ڕاگەیان دادوەری لێکۆڵینەوە لە دۆسی تیرۆرکردنی ڕۆژنامەنووس کاوەگەرمیانی بە مەحموود سەنگاوی بان کردوێتەوە بۆ ئەوەی جارێکی تر وتەی لێوەربگیرێتەوە. وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان گەیشتە بەغدا و پێش سەردانەکەی وەفدی هەرێمی ژەگلی سەرۆکی ئەمریکا و مالکی پەیوەندێکی تەلەفۆنیان ئەنجامدا و ئەمریکا داوای لە مالکی کردووە لەگەڵ هەرێم بگاتە ڕێکەوتن. سەرچاوەیەکی تایبەت بە هێنارتی ڕایگەیان وەفدەکەی حکوومەت لەگەڵ نۆری مالکی حوسێن شارستانی کۆ دەبێتەوە و چەند پێشنیازێک دەخەنە بەردەم دەسەڵاتدارانی حکوومەتی ئیتیحادی. سەرلەبیانی ئەمڕۆ جێگیری سەرۆکوەزیرانی عێراق سەردانی قەزای دروستخورماتی کرد و پاشکۆبنەوەیکی نیوکاتژمێری لەگەڵ قایمقام و بەرپرسانیەکانی قەزاکە گەڕایەوە بەغدا. پەیامنێری هێنارتی ڕایگەیان سەرلەبیانی ئەمڕۆ حوسێن شارستانی جێگیری سەرۆکوەزیرانی عێراق بە مەبەستی قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی کردەوە تەندروتیژەکانی قەزاکە لەگەڵ وەفدێکی حکومی گەیشتۆتە قەزای دروستخورمات. سەرلەبیانی ئەمڕۆ ژمارەی خاوەن پێداویستی تایبەت لە شەقامی بازنەی مەلیک محمود لە سلێمانی گربوونەوە داوا دەکەن موچەیان پێ بدرێت. پەیامنێری هێنارتی ڕایگەیان ژمارەیەکی زۆر لە خاوەن پێداویستە تایبەتەکان لە بەردەم بانکی چووی مەلیک لە سلێمانی گربوونەوە داوا دەکەن موچەیان پێ بدرێت. سەرچاوێک لە وەزارەتی ناوخۆشکرای کرێزەکانی یاسایش لە کۆی 20 زیندانی هەڵاتوو و 11 زیندانی هەڵاتووی لە گرتوخانەی تۆبجی لە باکووری شاری بەغدا دەستگیر کردوێتەوە. سەرچاوەکە بەمەدا پرێسی ڕاگەیان شەوی ڕابردوو ژمارەیەک چەکداری ناسرا و هێرشیان کردە سەر گرتوخانەکە و دواتر لە پێکادانێکدا لەگەڵ پاسەوانانی گرتوخانەکە و تەقانەوە ئۆتۆمبیلێکی بۆم ڕشکرا و چوونەتەن ئەو گرتوخانەکە و یارمەتی هەڵاتنی 20 زیندانیان داوە کە بە تۆمەتی جۆرە و جۆر زیندانی کرابوون. بە مەبەستی جارانەوەی ئاسایش بۆ شارەکە سەرۆک عەشیرەتێکی فەلوجە ڕایگەیان کە ڕێکەوتنیشیان لەگەڵ گروپە چەکدارەکان ئیمزا کردووە تا لە شەقامەکانی شارەکە پاشەکشە بکەن. لە دوانێکدا بۆ سۆمەرە نیوز محەممەد لێمی ئاماژەی بۆ کرد کە پاشەکشەکردنەکە قۆناغ بە قۆناغ دەبێ و دواتر نزیکەی 300 پۆلیس بە پشتگیری ڕۆڵەی عەشیرەتەکان بۆ نێو شەقامەکان دەگەڕێنەوە. تویشی ئامیدڕوکن عەبدولسەلام عەلوانی بە فەرماندەی پۆلیسی فەلوجەدا دەنرێت. هاوکات لەگەڵ دەستپێکردنی پرۆسەیەکی سەربازی بەرفراوان بۆ ڕاوەدونانی گروپە چەکدارەکان سەرچاوێک لە پۆلیسی پارێزگایان بانڕایگەیان نێزەکانی یاسایی ژاتوچۆیان لە شاری ڕۆمادی بە شێوەیەکی سەرتاسەری ڕاگرتووە. سەرچاوەکە ئاماژەی بۆ کرد کاڵمەتەکە گەڕەکەکانی زوبات و مەلعەب و بەکر و معلیمین و شەقامی شەستی و کۆماری گرتوێتەوە. تاکیدیشی کردەوە ڕۆڵی عەشیرەتەکان لە ناو هەڵمەتەکەدا بەشدارن. دوای ئەنجامدانی چەندین کۆبوونەوە شەوی ڕابردوو بۆ دوجاری تیلافی ئۆپۆزیسیۆنی سووریا ڕەزامەندی لە سەربەرداریکردن لە کۆنگرێژ نێودوودا پیشاندا. دوا بە دوای ئەو بڕیارەش هەرێک لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و بەریتانیا خۆشحاڵی خۆیان بۆ بڕیاری ئۆپۆزیسیۆنی سووریا دەربڕی و بانگاوێکی گرنجان لە سەرخستنی کۆنگرێژ نێودوو لە قەڵەمدا کە بڕیارە 22 ئەم مانگە لە سویسرا ئەنجام بدرێت. هەر شاد بن.